ئێوارەتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئێستا هەموو چاوەکان لەسەر دادگای فیدراالین کە گوایە کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەر دەکات. بەڵام وا بڕیار بوو لەم هەفتەیەدا ئەم کێشەیە یەکلایی ببێتەوە. ینی یەکشەمە درا دەم دووشەمە بۆ سێشەمە، ئێستا گوایە چوارشەمە دادگای فیدراالی بڕیارەدات. بەڵام ئەستەمە بڕیارەکە بە دڵی بەرپرسانی هەرێمی کوردستان بێ، چونکە دیار نییە ئایا چ بڕیارێک دەدات. لەم دۆخە ئاڵۆزەی ناوچەکەی گرتووەتەوە شەڕی ئیسرائیل و ئێران، عێراقیش خەریکە تێوە دەگلێ لەو شەڕە، دۆخی ئەمنی هەم دارایی ناسەقامگیرە بێ. ئەوەی کە تاوکو ئێستا بێباکانە یاخود ئەسڵەن گوێی نادەنێ بەرپرسانی هەرێمی کوردستانە کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە، چونکە پێشتر ئەگەر مانگێک موچەی موچەخۆران دوا بکەوتایە یاخود کێشەیەکی بۆ دروست ببوایە، چەندین شان لە هەولێرەوە دەچوون بۆ بەغدا بۆ چارەسەرکردنی. بەڵام ئەوە نزیک دەبینەوە لە 2 مانگ تاوەکو ئێستا موچە دابەش نەکراوە، هیچ شاندێکی نە دارایی نە تەکنیکی نە سیاسی ڕووی لە بەغدا نەکردووە بۆ چارەسەرکردنی کێشەی موچە. تا دێت گیرفانی موچەخۆران بەتاڵ دەبێت، ژیانیان قورستر دەبێت، دەنگۆ هەیە، بەڵام تاوەکو ئێستا کۆنتترۆل کراوە کە ئەم شەڕە بەردەوام بێ، ڕەنگە شتومەکیش گران بێ، ئێم خەڵکە پارەی لەکوێ بوو بتوانێت ڕۆژانە پێداویستەکانی خۆی بکڕێ. بۆیە ئەوەی لای خەڵکی هەرێمی کوردستان گرنگە ئەوەیە کە بەڕاستی دەبێت گیرفانی پارەی تێدا بێ. ئەم شەڕە ڕەنگە بۆ هەندێک خەڵک و سیاسی گرنگ بێ، بەڵام بۆ خەڵک ئەوەندەی ژیانی خۆی گرنگە شەڕەکە بەلای کامیاندا دەشکێتەوە گرنگ نییە. ئایا ئێران سەرکەوتوو دەبێ یا ئیسرائیل سەرکەوتوو دەبێ یا شەڕەکە بەردەوام دەبێ یا دەوەستێ. کاریگەریەکانی لە ناوچەکە ڕنگ دەداتەوە، بەڵام بۆ خەڵک ئەوەی کە زیاتر ڕنگ لەسەر ژیانی دەداتەوە ئەوەیە کە موچەکەی دوا دەکەوێت. بەڕاستی بەهۆی ئەم شەڕەوە هەموو گوێی خۆیان لێ کەڕ کردووە و کەس باسی موچە ناکات. بۆیە من پێم خۆش بووە میێوارەیە بزانم سۆراغێک بکەم کەی موچە دێت، کەی کێشەی موچە لەگەڵ بەغدا چارەسەر دەبێت. ئێستا گرفتەکە ئەوە نییە تەنها موچەی مانگی 5 بێت، گرفتەکە ئەوەیە قسە لەسەر 8 مانگەکەی، واتە چارەنووسی 8 مانگی موچەخۆرانی هەرێمی کوردستان چی بەسەر دێت، چۆن چارەسەر دەبێت. بەڕاستی کە ئەمانە پرسیارگەلێکن، وەڵامدانەوەی تۆزێ زەحمەتە، یاخود ئەگەر هەر لایەک لە بەغدا لە هەرێمی کوردستان دەدوێنی نازانێت ئایا چارەنووسەکە چی لێ دێت، ئایا مانگی 5 دەدرێ، ئەی مانگی 6، ئەی حەوت. وەک دەزانی ئەم دۆخەی کە شەڕەکە ڕوویاوە لە ناوچەکەی نەئارام کردووە، باز لەوە دەکرێت هەڵبژاردن ئەگەر بکرێ هەڵبژاردن لە پێشە. ینی هەموو سەرقاڵی ئەم دۆخە ناسەقامگیریان کەس دڵی لای موچەخۆرانی هەرێمی کوردستان نەماوە. کاک عەلی حەمە ساڵح بڕیاردەری ڕەوتی هەڵوێست بە خوشحاڵیەوە لە هەولێری پایتەختەوە میوانی بەرنامەی حەوت پرسیارە. زۆ بەخێر بێن کاک عەلی. ئەگە هەر ڕاستەوخۆ پرسیارەکەم بکەم، ئەگە پێم بڵێ جەنابتان چارەنووسی موچەی موچەخۆران لەم دۆخە ناهەموارە بەڕاستی چی لێ دێت، چی بەسەر دێت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان. پرسیارەکە وەڵامەکەی زۆر قرسە، چونکە ئێستا ئەمان ئەوەی کە من بە وردی ئاگادارم هەموو تەرکیز و هیوا و ئومێدێکیان بەستۆتەوە بەوەی کە دادگای فیدراڵ قەرارەدا و موچەکە دێت. ئەمە شتێکی دروست نییە، چونکە یەکەم من ئەم 2-3 ڕۆژەڵم تا ئێستا وادەی دانیشتنی دیاری نەکراوە بۆ دادگای فیدراڵ، هیچ وادەیەک، یعنی بڵێ 5 ڕۆژ 6 تر 7 تر هیچ وادەیەک بوونی نییە کە دانیشتنیش بکرێت لەم واقعە سیاسی کە هەیە
ئایا تەسەورەکرێت دادگای فیدرال قەرارەکەی بەو ئاراستە بێت بڵێ پێویستە حکوومەتی عێراق موچەی فەرمانبەرانی هەریەم بنێرێ و نەیبەستێتەوە بە نەوت و بە داهاتی ناوخۆ بە کۆمەڵێک مەشاکلی سیاسی زۆر قورسە. دووم یەک شت بزانین کاک سامان، دادگای فیدرال ئەو دادوەرانەی لەوێ نوێنەری لایەنە سیاسیەکانن، یعنی ڕنگدانەوەی سیاسی هەیە، چۆن دادوەرێک کە پارتی مڕەشەحی کردووە، دادوەرێک یەکێتی مڕەشەحی کردووە بۆ هێزەکانی تری عێراقیش هەمان دروستە، یعنی تۆ پێت وا بێ سیاست هیچ کاریگەریەکی نییە لە قەرارەکانی دادگای فیدرال، ئەمە دیدێکی هەڵەیە. ئەوەی کە جێی داخە ئەمەیە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە لە سەرویەوە مەستور بەرزانی و قوبات تاڵەبانی مەسئولیەکە من بێدەنگیەکی سەیریان لێ کردووە، ینی خەریکی وێنە کێشانە بن، خەریکی وەرزشە بن، خەریکی تۆپانەیە بن، بەڵام باسی موچە ناکەن. یعنی باشە گریمان، ینی پرسیارەکە ئەوەیە ئەگەر مەجالێکم بێ لە پێشێکەکان من باسی ئەوم کرد پێشتر چارەنووسی موچەخۆر و ژیانی خەڵک چییە؟ ینی ڕێکامەیە، ینی من پێشتر باسی ئەوم کرد لە مانجێک ئەگەر موچە دوا بکەوتا چەندین شان ڕۆشتە بەغدا بەس بۆ چارەسەرکردنەکەی بۆی موچە بێ. ئێستا نزیکە بووینە لە 2 مانگ کەس خۆی ناکا بە خاوەنی موچە. بۆچی؟ ینی وە کارەکە چییە؟ بەڕاستی چاوەڕی چی ئەەکەن؟ وەڵا کۆمەڵک هۆکار هەیە. یەکەم ئێستا ئەمان لە بێباکی و بێمنەتیەکی گەوراژین کاک سامان، پێیان وایە ئەمان هەر لە دەسەڵاتە مێننەوە پشتیوانی ئیقلیمیان هەیە و خەڵکی ناڕازی ناچێ بۆ دەنگدان، ئەمان بەشی ئەوە نە کادری حزبی و هێزی ئەمنی و سەربازی و هەڕەشە و دەنگکردنیشیان هەیە توانن ملیۆنان دۆلار تەقان لە دەسەڵاتە مێننەوە. ئەوەی کە ناڕازیە ئەڵێ خۆ دەنگدەری ئێمە نیە، ینی بە هەر ناڕازی بێت و پێشیان وایە تەبعاەم تێگەشتانە هەمووی تێگەشتنی هەڵەیە، پێشیان وایە مەترسی لەسەر دەسەڵاتەکانی ئەمان نییە، لە کاتێکا هەموو ئەمە دیدێکی هەڵەیە. دووەم لە عێراق بەڕوونی هەندێک شتیان پێوتون، چیتر ناتوانین بەبێ گەڕانەوەی نەوت یا ڕادەستکردنی نەوت ینی دروسترە لەگەڵ داهاتی ناوخوا ئێمە بەم شێوە موچە بنێرین و تکایەمەیەن. جاری پێشوو هەر کێ فریاکەوت، سکاڵایەکی فەرمانبەران فریاکەوت لە دادگای فیدرال. ئەگەر ناخۆ دەزانی پێش ئەوە مانیوا بوو 500 ملیارە هات 600 هات، دوای ئەو سکاڵای تر بوو بە کۆی موچە و نزیکەی تریلیۆنیە کات. ئەم جارە شەردیسانەوە ئومێدیان هەیە بە سکاڵایەکی فەرمانبەران کە خۆیان بەو فەرمانبەرانەڵێن جاشن و چین و ئەوانە. بێباکێکی گەورە هەیە، بێسەروبەریەکی گەورە هەیە، یعنی تەنانەت ئامادەنین وەڵامی پرسیاردنەوە بێباکەکەیان بۆ ئەندازە گەور، یعنی مەسەن منەڵێم کاکە ئێوە هەموو مانگێ 900,000 بەرمیل نەوتە فرۆشن، هەموو عفو 9 ملیۆن بەرمیل نەوتە فرۆشن، مانگی 300,000 بەرمیل 9 بۆ 10 ملیۆن بەرمیل نەوتە فرۆشن. داهاتەکەی کوا $1 نایەتەوە وەزارەتی دار، هەر وەڵام نادەنەوە. جاران پیان عیبوو ئیسە پیانەڵی کاکەەوە بە ئاشکرا قاچاقچێتیەکەن، سەرانە وەرەگرن، ئەوەیەکەن، یعنی ئەوەی هەستەکرێ یەکێتی و پارتی لەم دۆخال لە بێباکێکی گەوراژین. باشە کاگالی، ینی ئێستا هەموو ئومێدەکان کە لەسەر دادگای فیدراڵی هەڵچنراوە، ینی خۆتە زانی ئێستا من لەگەڵ زۆربەی یان یاساناسان هەم مقابلم کردووە بۆچوونی وەرگرتووە. دادگای فیدراڵی ئەستەمە بڕیاری وەلایی دەربکە، بڕیارەکەی دادگاش هیچ بڕیارێک لەسەر بڕیاری ڕابردوو دەرناکە، چونکە ڕوونی کردووەتەوەڵێ دەبێت موچە بدرێ بەم مەرجانە. ئیتر ئەبێت چیتی کە بکە بۆ نمونە دادگای فیدراڵی کە ئێستا ئێمە دڵمان بە دادگای فیدراڵی یەک خاڵەیە من حەزەکەم جەنابێت و موچەخۆران لەمە بگەن لە قەراری دادگاکەی فیدراڵە دادگای فیدراڵە یەک شتاتووە ئەڵێ پێویستە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەردەوام بێت دوای ئەمە مشکیلەیە لە چوارچێوەی پشکی هەرێمی کوردستان لە بودجێ عێراق ڕاستە عێراق هاتووە لەم تەوەرەی داوە ئەڵێ پشکەکە تەواو بووە ڕاستە ئەڵێ پشکەکە تەواو بووە بەڵام ئەگەر دۆخێکی سیاسی دروست ببێ لەلایەن هێزە عێراقیەکان و هێزە سیاسیەکانەوە بە دادگای فیدراڵ بووترێ خەتێ بدۆزەرەوە ئەتوانێت یعنی ئەمە بکە بەڵام ئایا ئێستا ئەو دۆخە حزوری هەیە یانە یعنی قسەکە لەسەر ئەوەیە ئەمان قسە ناکەن قسە یعنی مەسەلەن خۆیان سەرتا وتیان بەدیلمان هەیە با بەدیلەکەتان هەڕەشەی زۆر قورسیان لە عێراق کرد باوەڕکە کاک سامان ئەم هەڕەشانە تەسیری هەیە ها
لە وڵاتانەی شەرقاشتی زاتی زۆر دەوری هەیە بە تایبەتی مەسەن کاکوشار زێباری ئەیوت ناهێڵین بەسەرتانە تێپەڕێ و بزانە چیتان بەسەرێنین طبعاً هەر بەمبەستیشەوە بە عەرەبی ئەم تویت و ئینانەیە کرد وتیان دانیشتە بوتیان فەرمو بزانین چیمان لێکەن یعنی کە تۆ شتێکت پێ ناکرێم هەڕەشە زیادە چیە ئەیکەی ئەم ئەگەر نا بۆ معلوماتی پێش جەژنیش دوایەن زەمینە هەبوو سولفەیەک بدرێت جا قەرز بێ سولفە بێتە تەسویەکرێ ئەوە بێتە ئەوەشیان تێکدا و ئێستا خۆشیان یعنی خۆ هەموو کەسە زانی ینی بەرپرسانی باڵای ئەم وڵاتە منداڵەکانیان میدیاکانیان بارەگاکانیان هیچ پێویستیان بەپارە نییە یعنی ئەمڕۆ قاچاقچێتی بووە باشە لە شووتی و هەتا مریشک و تاچی و چی و ئەمڕۆ دیسان و ئەمڕۆ 300,000 بەرمیل نەوت لە بازارە عەرز کراوە بۆ فرۆشتن ئەو کۆمپانیانەی کە دایانناوە بۆ پارە وەرگرتن لە بازگەکان و لە خاڵی سنووری ئەمڕۆ ئەسڵەن لەم شەڕەیە ئەم قاچاقی و بردننی نەوتوانەرێکداخەمە تازەیە با بیڵێم با تازەیە بەڵێ ئێسش هەموو ڕۆژێ 300,000 بەرمیل نەوت بەرهەم دێ و ئەفرۆشێت ئەمڕۆ دیسانەوە دوو کۆمپانیای تریان دانا لە باشماخ و پەروێزخان بە ناوی سۆنەر و بە ناوی تیشکەوە هەر بار هەڵگرێک بێت 45 بە 25 دۆلار باشە یعنی 70 دۆلاری لێسێنێت تۆ گەر لە ڕۆژێکە 1000 بار هەڵگریش بێت وانە 70,000 دۆلار باشە یعنی بەسەد ئەوەی ئەوان هەیان بووە لە کۆکردنەوەی پارەوەکو خۆی بەردەوام بووە پێشتر هەر تەنکەرێ لە بازگەکان باتاتە سنوور یەکێتی 500 دۆلار سەرانە پارتی بامانشەوە 500 دۆلار سەرانە بڕاتە دەرو 1400 هەموو خۆی بەردەوامە واتە یەکێتی و پارتی دەسەڵاتدارەکانیان کێشەی بردننی پارەیان نییە و ئەو فەسادە منەظەمەی لە ڕابردووە هەبووە ئێسش بەردەوامە فەسادی منەظەم لە چی ئاکرێت لە نەوت ئاکرێ وەکو خۆی بەردەوامە لە قاچاقی خاڵە سنووریەکان ئاکرێ وەکو خۆی بەردەوامە لەو سەرانەی نەوتاکە هەموو ڕۆژە نزیکەی 2 ملیۆن دۆلارە جگە لە داهاتی نەوت ئەوەی لە بازگە و لە خاڵ وەکو خۆی بەردەوامە دۆسەی زەوی وەکو خۆی بەردەوامە یعنی سەرچاوەی دارایی لووتکەی دەسەڵاتی پارتی و یەکێتی وەکو خۆی بەردەوامە هیچ مشکلەیەکیان نییە بۆ پێشیان وایە هێزیان هەیەوە توان خەڵکی پێ سەرکوتکەن و تەهدیدی خەڵکی پێ بکەن و پارێکی زۆریشیان کۆ کردوتەوە بۆ کڕینی دەنگ لە ئینتیخاباتی عێراقا و تا دواتر کاگالی خۆ باشە خۆشتە زانی ینی کۆمەڵێک داهاتێ سیادید یا کۆمەڵە شتێ وەکو نەوت وەکو داهاتی خاڵە سنووریەکان خۆ باشە حکوومەتی عێراقیش زۆر لە من و تۆ باشترە زانێت کە ئەمانە چەندێ پارەی پەیدا دەکرێت تێدا هەروەها ئەم نەوتە چۆن دەڕوا ینی بۆ ئەوانیش هیچ شتێک ناڵێن لەم بارەیەوە لە جیاتی ئەوەی بێ ڕێ لەمە بگرێت یا لێپرسینەوە لەگەڵ بەرپرسانی حکوومەت یاریەمدا بکات یە سزای موچە خۆرانەیە ینی دەگوترێ ئەمیش ڕاست ناکە ڕاستە ئەوە لای ئێمە زاراوەیەکە پێڵێن ناجسن بەفعلی ئەمە عێراقی شەیکاوە نییە ئێمەمانان دیفاع لەم فۆرمە لە حکومڕانی عێراقین ئەمە ناجس نییە تۆ ئەڵێ نەوتەفرۆشی بڕۆ بیفرۆشە پارەکەی بەی بۆ خۆت بڕۆ بیکە قاچاقیەکەی بڕۆ بیکە داهات ناگەڕین تۆ بۆ خۆت یەبەی بیکە منیش لە بەرامبەر ئاچم سزای ئەو مۆزەفە بێتاوانەیە دەم کە 400,000 هەیە وەری ناگرێ ئەو فەرمانبەرەیە دەم کە 700,000 هەیە وەری ناگرێ ئەوەی عێراقیش ناڕەوایە ها عێراق بە هیچ شێوەیە کاک سامان ئامادە نییە یاسا بەرامبەر دەسڵاتدارانی هەرێم بەکاربێنێ من دوێشەو بەڵگەیەکم بۆ هات بۆ نمونە راپۆرتی ڕقابەی مالی عێراقە باس هیچ هەومان نزانین نەوت بە بۆری ناڕۆوانیە لە ساڵێکا تۆ ئەزانی ئێستش لە ساڵێکە 720 ملیۆن دۆلار مانگی 6 ملیۆن دۆلارە ئەدرێتە کرێی بۆری 23 ملیۆن دۆلاری بۆ کۆمپانیای کارە 33 ملیۆن دۆلاری بۆ ڕووسنەفتە 5 ملیۆن دۆلاریشی بۆ تەشغیلی ئیشپێکردنی بۆریەکەیە 6 ملیۆن دۆلار لە ساڵێکە 720 ملیۆن دۆلارە لە کاتێکە تێچووی بۆریەکە 500 ملیۆن دۆلار یعنی ئەگەر حکوومەتی هەرێم خۆی ئەم بۆریەی دروست کردایە لە حدودی هەرێمی کورسانە 500 ملیۆن دۆلار بوو طبعاً ئەم بۆریە لە سەدا 60یان فرۆشتە ڕووسنەفت بە ملیارێک و 700 ملیۆن دۆلار بۆ ئەوەی هەموو مانگە 33 ملیۆن دۆلاری بنێ یعنی مەبەستم عێراق شەموو ئەمانە ئێسانیە نائیجات لەگەڵ ئەمەکە نایەت دێ یەخەی فەرمانبەرەکانەگرێ ینی مەسەن دایمێڵێ من ئەگەر محافزی بەسە کێشە بۆ نەوت و سەرچاوی دارایی عێراق دروستکە ئەوە دەی بە دادگایاچی موچەی
مۆزەفینی بەسرە بڕی لە گەرمەی شەڕی داعشوە و دەردەسەریا فەرمانبەرانی مووسڵ موچەیان هەبوو ها عاشخۆرانی مووسڵ تاقاعودیەکانی ئیستحقاقاتی خۆیانیان نەبوو بۆیە نەخێر ئێمە پشتیوانی نییە لەو سیاسەتی عێراق بە هیچ شێوەیەکە ئەویش سزای فەرمانبەرانی هەرێمی کوردستانەدا بەڵام لە ڕووی قانونیەوە کێ بەرپرسە لە ئیشی کاری ئێمە حکوومەتی هەرێم بەرپرسە ناکرێ حکوومەتی هەرێم بڵێ بڕۆن پارە لە عێراق وەرگرتن بەرپرسیاتی لای ئەوە ئەی کۆکردنەوەی داهاتی ناوخۆ لای کێ بۆ لەما بەرپرسی لای تۆیە ئەی گرانکردنی کارەبا لای چیە لای تۆیە ئەی مرور و هاتوچۆ لای کێ لای تۆیە ئەم هەموو کۆمپانیای لە مەرز و لە خاڵی سنووری و لە سەحە و لە دار و بەردا کێ ئەی کا تۆی ئەی کرێی تابلۆ کێ بۆ هەمانە هەموو تۆ بەرپرسی بەڵام کە ئەگاتە موچاڵەی من بەرپرسیم نەخێر بەرپرسیارەتیە بێت لە هەموو بوارەکان نابێت بۆیە خەڵک ئیشی بۆ ئەم کردووە ینی وەکو مقاولەکە وایە کە ئیشەکەی بۆ کردووی خۆ مقاولەکە بێ ئەبێ مقاولەکە پارە بدا بە کرێکارەکە ینی خۆ کرێکارەکە ڕاستەخۆ ناتوانێت بڕوا پارەکەی خۆی لە شوێنێکی تر وەرگێ ئەخر ڕێک کاگالیە کێشەکە ڕێک لێرایە بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە نادا بۆ نمونە موچەخۆرانی هەرێمی کوردستان تەڵتین بکەن ئەڵێ تۆ ئەم تەڵتینە بەمانە بە نیشتیمانیکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستانە و تۆ موچەکە نابێ لە بەغدا بچێتە سە هەژماری حسابەکەن بەڵام کاتێ موچە نایە یعنی موچەخۆر دەڵێ بە حکوومەتی هەرێمی کوردستان موچەکەم بەرێ ئەڵێ ئەوە تا بەغدا ناینێرێ یاخود ئێوەمانان و کۆمەڵی خەڵکیکە تۆمەتبارەکرێن بەوەی کە دەگوترێ وەڵا ئەمانە داوایانە کرد کە ئێمە هەموو شتێ ڕادەستی بەغداکەین بۆی موچەکە بێت ئەوە تا بەغدا ناینێرێ یعنی ئەمەی کردووە بە بیان و ئیتر نەو دەفرۆشێ داهات کۆکاتۆڵێ ئەوە ئیشی تۆ نییە وەڵا پارتی بەتایبەتی پارتی یەکێتی وەکەمیشانی بێدەنگیەکە و دوژەر شەریکی پارتی و لەگەڵ یاڕوا پارتی هەمووشت بۆ خۆی حەڵاڵە هەرکەی تر بیکا جاشایەتیە مەسەلەن بۆ نمونە ئەگەر تۆ بڵێ پارەی نەوت کوا بڵێ داهاتی ناوخۆ کوا بڵێ قاچاقیەکرێ بڵێ ئەمە کوا بڵێ مەسوولەکانت ملیاردێرن مناڵەکانیان ملیاردێرن لە زانکۆ و بەنک و کەناڵی میدیایی و پرۆژە و مڵک و ماڵ لە دووبەی و لە ئەمریکا ئەڵێ تۆ جاشی بەڵام خۆیان دوێنێ شەو ڕۆشتون لەگەڵ خەزعەلی و ڕێیان کلدانی و هەموو ئەوانەی شیعە و سەرۆکی حەشدی شەعبی و دار و بەردکۆ بوونەتەوە بۆی ئاسمانی عێراق پارێزرا بێ لەینی ئێرانە ئەمە کوردایەتی ئەگەر خۆیان بچن کوردایەتی هەرچی بیکەن بەڵام ئەگەر تۆ باسی ژیان و گوزەرانی خەڵکەی ئەمە جاشایەتی ئەمە منطقێکی زۆر زۆر خراپە پاشان ئێمە وتمان ڕێبکەوە لەگەڵ عێراقان نەوت ڕادەستی سۆمۆ بکرێت 216 بابەتیان لەسەر بڵاوکردنەوە ئێوە جاش نەتانوی هەرێم نەمێنێ بابەت دوایی ڕاگیرا تۆ تەسلیمت نەکرد ئەم دوو مستەلەحە جیاوازە کاکە سامان کە نەوتە ڕۆی بەبۆری تۆ ڕێ نەکەوتی تەسلیمت نەکرد ڕایگرت بە زەبری مەحکەمە ڕایگرت کە ڕایگرت ئەو جا قەرارێ دەرچوو قەرار دەرچوو دواتر لە قانونی بودجەشا جێبووە ئەڵێ نەوتەکەتم بەرێ بۆ هەر بەرمیلێک 16 دلار دەمێ ئەمان نایدەن بە 16 دڵار ئەمان ێساڵێن ئێمە 9 ملیار و 250 میلیۆن دلاری شەریکات قەرزارین بەڵام ئەوەش ئۆباڵەکەی خەنە سەر حکوومەتی عێراق وەزارەتی نەوت ئەڵێ ئەوانە ڕێناکەون بۆ ئەوەی کە ئێمە نەوت ڕادەستکەی نەوتی هەرێمی کوردستان هەناردەی بۆ نمونە دنیا بکات کاک سامان لە دنیا نەبووە حکومت بڕوا لەگەڵ شەریکا مفاوەزاتکە حکومت لەگەڵ حکومەتە مفاوەزاتەکە سەرباری ئەوەش کراوە قانونی بودجە کاکە سامان چێ دەنگی پێدا کوردیش دەنگی پێ نەدا 3 ساڵ یەکەم باشە لە قانونی بودجا دواتر دیاری نەکرا بەرمیلێنە و 16 دلار بدرێ بە هەرێم بۆ کۆمپانیاکان بۆ بەرەمێنان بە من رازینین ئەمان یەکەم من یەک نمونەی بەسیتی پێڵێم ئەوە راپۆرتی ڕقابەی مالیەیە عەلی نییە ئەڵە 600 میلیۆن دلار بەس کرێی بۆری جگە لەو 16 دلاری ئستنتاجی شەریکە بەرەمێنانی نەوتەکە ئەڵێ نەوتم فرۆشتووە بە پارەی پێشوەخت بۆ نمونە لە 70 پارەکەی وەرگرتووە و تێتی 24 و 25 و 27 نەوتەکەتە دەمێ بێ 120 میلیۆن دلاری ئەمەشم بیتێ لەم 300,000 بەرمیل نەوتەڵە 300,000 هەیە 400 نییە لەم 300 تۆ بێ پارەی هەر 300ەکە بدەی بەرەمهێنانەکە من 185 دەمێ ئەوە کەیتری چی لێکەی ئایا ئامادەی ئەوە کەیتریشی بپاڵێوی و ئەڵێ بۆ
ئستێلاکی ناوخۆمە بۆ ئەوەی نەوت و بانزین بە هەرزان بدەمە خەڵک شتێکی باشە ئەی خێرە ئێستا ئستێلاکی مەحەلی ناکەی ئەی خێرە ئێستا بە هەرزان نایدەی بۆیە ڕێکەوتن لەسەر نەوت ئەستەمە و تا ڕێکەوتن لەسەر نەوتیش نەکرێ بەڕاستی ڕێکەوتن لەسەر موچە زۆر ئەستە. زۆر باشە کاک عەلی، دایم تۆ قسەیەکەکەی لەسەر مەوزوعی داهاتی ناوخۆ و نەوت، یعنی دەڵێ حکومەت هێرێمی کوردستان دەتوانێت بۆ نمونە بە داهاتی نەوت و نانەوتی موچە دابەش بکە. با من پرسیارەکەم بۆ جەنابەتەوە بێ، باشە ئێمە بە ژمارە پێم بڵێ، ینی لە داهاتی ئێمە چەندێک داهاتی ناوخۆمانێ ماگانە و چەندێک داهاتی نەوتمان هەیە لە کاتێکە پێویستیمان بە 1 تریلیۆن دینارە بۆ موچە 200 ملیاریشە بۆ خەرجی. ئێمە دەتوانین بەڕاستی بەوەی کە تۆ باسیەکەی ئەمە دابەش بکەین؟ کاک سامان یەکەم من نەموت وەزیری دارایی وتی بەڵێ ئەویش وتی ئەگەر عێراق پارە نەنێرێ نەیوت پارە نەنێرە بە دیلمان هەیە و نەوت چاکەکەین و داهاتی ناوخۆ چاکەکەین لەوە گەڕێ. کاک سامان لە ئەوە خەریکە بێتە 28 لە 27 مانگی ڕابردووە 249 ملیۆن بەرمیل نەوت فرۆشراوە، واتە 27 مانگ دوای ڕاگرتنی بۆری نەوت ڕۆشتن بە بۆری 249 ملیۆن بەرمیل نەوت فرۆشراوە. معقولە داهاتی 249 ملیۆن بەرمیل بۆ خەزیێنەی گشتی $0 بێت؟ صفر یعنی یەکیش نە $0. من تێ ناگەم یعنی کاتە حکمت لە بەرهەمهێنانی ئەم نەوتە چیە؟ سەرباری ئەوەش بڵێ هێشتا $9 ملیار 9 ملیار و 250 ملیۆن دۆلاری شەریکات قەرزارم، واتە تۆ 249 ملیۆن بەرمیل نەوتت بەرەم هێناوە داهاتە سفرە و قەرزاریش بووی لەسەری. ئەمە ئەچێتە عەقڵی هیچ مرۆڤێکی ژیرەوە؟ نا پارێم نەوتە کوا بێزەحمەت. ئەمە ئەوە دووەم باشە منیشەڵێم ئاوا ئێوە خەریک بن نەخێر بەش ناکە. تۆ پێت وا بێ ڕەوایە گومرگ سفر بێ لەبەرەوەی زۆربەی کاڵاکان حەزب بە قاچاقی بێنێ گومرگ نامێنێ. تۆ پێت وایە زەویە نایابەکانی کوردستانە بێ هەمووی بەریت و ملیارها دۆلار بۆ خۆت کۆکەیتەوە بەڵێ پارە بۆ خەڵک نامێنێ. داهاتی نەوتیش سفر بێ بەڵێ موچە بۆ خەڵک نامێنێ. ئەی ئەو ملیارها دۆلارێن بەرپرسانە ساڵەهای ساڵە کۆیەکەنەوە کاکە وەڵڵا مناڵیان هەیە ملیاردێرە، مناڵیان هەیە ملیاردێرە، خەڵکیان هەیە خاوەنی 4 ملیار دۆلارە، خەڵکیان هەیە خاوەنی 8 ملیار دۆلارە، مناڵیان هەیە پاڵاوگەی نەوتی هەیە، مناڵیان هەیە کەناڵی ئاسمانی و بانکی هەیە، مناڵیان هەیە دار و بەردی هەیە. جا تۆ بۆ پێت وایە کاک مەسرور و کاک نێچیروان و کاک باڤڵ و کاک قوباد و کاکەکانی تری دەوروبەریان هەمووی ئەمانە بە موچەی 5 ملیۆنی و 7 ملیۆنی و 10 ملیۆنی ئەژین کورە ڕۆژ هەیە 20 هێندەی و پارە سەرفەکەن، مناڵەکانیان دەهێندە سەرفەکەن، کاروانی ئۆتۆمبیلەکانیان دەهێندە سەرفەکەن. بۆ یعنی ئێمە نازانین بەس لە سلێمانیا یەکێتی بە شەراکەت و بە بردن و چی بای نزیکەی 8 ملیار دۆلار هەر زەوی بردووە، پارتی سەر و 20 ملیار دۆلار زەوی بردووە. مناڵیان هەیە لە هەولێرە وەرت بەمە سەر مەوقعەکەی 3 ملیۆن مەتر زەوی وەرگرتووە، بەهاکەی 6 ملیار دۆلارە. یەک مۆڵەت زەوی وەرگرە 6 ملیار دۆلار، هەموو سامانی دۆناڵد ترامپ 6 ملیار دۆلارە بێ قەزابی کەم و دنیاڵێ دەوڵم یەک زەوی یەکێکی تریش لەو لەبای 700 ملیۆن دۆلارە، ئەوەکەی تریشان زەویەکی تری پێدرا 612 دوێن مەبای ملیار و نیوێکە. کاکە خوار زەوی نییە بۆ هەموو دەرمانی شێرپەنجەیسە لە کورسانە بە احتیکار کۆمپانیایکی خۆیان توجارەتی دەرمانچی ئەم ملیارەها دۆلارەی ساڵەهای ساڵە کۆیەکەنەوە دەباکە لە سادەی نەیکایانی خۆ هیچ کەم نابێتەوە لەیەوە. کاک عەلی ینی جەنابەت بە پیاوی ژمارەکان ناسراوی، ینی زانیاری وردیشت هەیە لەسەر فرۆشتنی نەوت لەسەر داهات. بامە قسەکەم وابێ ینی ئەمانی کە تۆ ئێڵەی هەمووی وایە هەمووی دەبینرێت و خەڵک ئەزانێت بەڕاستی. بەس ئەگەر ینی بۆ نمونە من تۆ ببەمە ینی جێی بۆ نمونە وەزیری دارایی بەو ژمارەی کە تۆ بۆ منی حسابەکەی بە داهاتی ناوخۆ و ئەو نەوتەی دەفرۆشێ ئێمە چەندمان هەیە دەتوانین موچەی مانگی پێنج دابەشکەین؟ بمبەیتە جێی وەزیری دارایی نە لەبەرەوەی وەزیری ئەزانم ناچی نا ئەگەر بەدەسەڵاتەوە نا جێ ئەو نە
هەر بە دەسڵاتیشەوە بەڵام ببخەیتە جێی مەسرور بەرزانی باڤڵ تاڵەبانی نێچیروان بەرزانی چکت وەزیری دارایی ئازای وەزیری دارایی با بڕە بڵێم سەرانە چییە بڵێ و قاچاقچێتیە چییە بڵێ ئەوەرەم دوکانە چییە لە بازاری جگەرەکە دانراوە ئیشی قاچاقچێتیەکە ناتوانێ بەڵام ئەوانەی دەسەڵاتیانەیە سەروەت و سامانی وڵاتە زۆرە دەستێکی ئەمینی پێویستە ئەرەوەڵا بوو خەرەجێ ئەوانەی سەروات لە مڵک و ماڵی خۆم هەمە معاشی خەڵکە دەم تێگەی خۆوانەی سە مەڵتی ملیاردێن کاکە ئەوانە ئێسێ هەیەە خەریکی چاکردنی شوراکەی دەوروبەری ماڵیەتی نەک ناو ماڵ دەوروبەری ماڵیەتی نزیکەی 500 میلیۆن دۆلاری تێچێ داری تێ بای 200 دەفتەرە داری جوانی لەو لاشەوە چش خەڵک نانی نییە 200,000 نییە 300,000 کاک سامان خەڵک ئەگەر بزانێت عەدالەت هەیە لە وڵاتە و سەروەت و سامانی ئەم وڵاتە نادزرێ بە لە تێنان ڕازیە کاکە بە لە تێنان ڕازیە لە تێکۆیەکی پارویەکی لێخۆین بەڵام ئەکرێ مناڵی ئەوان ملیاردێر بن و ئۆتۆمبیلی دنیا و مڵک و ماڵی دنیا و عەقدی نەوت و پاڵا و گە و گرێبەست و حیمایە و هەرچی ئەیانەوێت لە دنیا هەبێ بە مناڵێکی بێ باوکیش بڵێ وڵا بەشکم خەڵک موچەوەرگێ و 50,000 خێرمان پێ بک بۆی بژین کێشەیە وڵاتی ئێمە نەعەدالەتیە باش ینی هەر جواب بنیامەوە کاگالی بۆ نمونە ینی ئەوترێ بەڵێ لە دەستێکی ئەمینە بەڵێ بەم فۆرمەی ئێستا نەخێر بەم فۆرمە ناتوانی چونکە داتاکان گۆڕاوە بەم فۆرمە کاک سامانجان ئەمەڵە داهاتی نەوت سفرە سفر چۆنە بێت سفر بێ لە کاتێکا تۆڵی 320 بۆ 350,000 بەرمیل لە ڕۆژێکە بە تانکەر دەفرۆشێ باوەڕ کە کاک سامان من مەسئولم لەم قسە 27 مانگی ڕابردوو 249 میلیۆن بەرمیل نەوت فرۆشراوە داهات بۆ خەزێنەی وەزارەتی دارایی و موچە و پرۆژە و ژیانی خەڵک سفر بووە بەمە چۆن موچە ئەدرێنی بە سفر چۆن موچە ئەدرێت بەڵام کۆمپانیاکانی یەکێتی و پارتی هەم بە بازگەکان هەم بە کڕینی نەوت بە هەرزان هەم بە پاڵاوتان ماگانە نزیکەی 250 میلیۆن دۆلاریان دەستکەوت باشە خۆ هەر ئەمەی کە جەنابەت باسەکەی ڕەنگە بۆ بەغداش پاساوێکی دروست نییە بۆ بەغداش بڵێ کاکە داتم ناوخۆم سفرە و بۆ نوەر بەشی خەرجی وەزارەتەکانەکە و ئەوە تا نەوتی شار ئەوەیە کە ئێمە بەکرەی کۆمپانیەکانە داهاتی ناوخۆ کاک سامان ئەمان خۆیان بەیاناتیان داوە بە وەزارەتی دارایی عێراقیانە نزیکەی 360 ملیارە خۆیان داویانە داهاتی ناوخۆ دابەشی دوو بەشە بێ و داهاتانەی سیادی دەبێت لە 150 بگەڕێتەوە داهاتە ناسیادیەکانیش ئەبێ بۆ خەرجی ناوخۆ و ئەوانە بەکاربهێنرێ ئەمانیش لە مانگی 100یان دامانگی کردیانە 80 کردیانە 42 کردیانە 48 گۆڕانکاری بەسەرادێت داهاتی ناوخۆ لە کورسانە بڕۆ سەیری کە کاک سامان من حەزەکەم یەک راپۆرتکەن یەک بار هەڵگر بە نمونە بێنەوە بار هەڵگرێک ئەو پارانەی ئەیدا بە کۆمپانیاکان لە خاڵە سنووریەکان زیاتر لەوەی ئەیدا بە گومرگ و ئەگەر بیشێوێ بارەکە بە قاچاق خێنێت پارەکەی دادە حەزم هەر هیچی نادا بە گومرگ باشە لە بازگەکانە بڕۆ ئێستا لە بازگەکانیشە چ بە سەرانە چ بە ناوی پشکنین چ بە ناوی سۆنەر چ داگرتن و بارکردنەوە پارەی دنیا لە خەڵکە سێنی ئەمە هەمووی کولفەیە چێتە سەر گیرفانی خەڵک جەنابەت ڤیدیۆکت بڵاو کردووە دەڵێی 3,000 دۆلار لە بارێکی شووتی وەرەی گیرێ هەر بەڕاستی بۆ بارەکە بای 3,000 دۆلار دەرێنێتەوە سارێکی زۆر گەورە شووتی داخڵەکێ خۆیان ئێڵێن خۆ سەوتی خۆیانەوەینی خۆیانە زەختێکی زۆرمان کردو وعدیادا بڕۆ شووتی قاچاقتر لە پەروێزخانیش ڕاگیرێ چکە قاچ تۆ ئەخر تو وەرە حەزبی حکومڕان پێ حکومڕان بڕێ حکومڕانی خەڵکەکەم بڵێ شووتی بە قاچاق خێرم شیر بە قاچاق خێرم نۆتێلا بە قاچاق خێنم مریشکی بەستوو بە گومرگ و پشکنین تەبیعیە کاکە لە دنیا وەڵڵاهی لە دنیا نییە حەزبی حکومڕان قاچاقیکە لە مەکسیک لە کۆڵۆمبیا لەکوێ گروپی مافیاییەکەن بەسەوانەی حاکم و حکومڕان و سوڵتەن نابێ خۆ سوڵتەشبی خۆ قاچاق چیشبی نابێ خۆ سوڵتەشبی خۆ لە بازگەکە پارە لە خەڵک وەرگی نابێ شتیوان نابێ باسی زەویت کرد کاگالیانی لە بۆ نمونە لە سنووری سلێمانی دەڵێ زەویە نایەبەکان تاڵا نەکرێ باشە زەوی ینی بۆ نمونە لەم سنوورە لە دەسەڵاتی سەرۆکی شارەوانیە بە کەیفی خۆی زەوی بۆ نمونە دیاری بکات و لە دەروی ماسەپلان و بیفرۆشێ یعنی ئەی وەزارەتی شارەوانی ئەی حکومەت لەویا چۆنە بیانی ئەمە بێدەنگە بێت و هیچ قسە ناکە
من نەموتووە لە سلێمانی لە هەولێر و لە هەولێریش لە دهۆکیش زەوی ئەم وڵاتە مڵکی شارەوانی نییە، مڵکی حزبە، مڵکی لووتکەی دەسەڵاتە. 214 جار مۆڵەتی وەبەرهێنانت هەبێ تاوەکو حەزب بە شارەوانی نەڵێ فلان زەوی لە فلان کە بدە شوێن لە بەرەوەی خۆمان ڕێکەوتوین لە 115 مڵکەکە بۆ حەزبە مەترێ زەوی بە کەس نادەن. هەر وەبەرهێنەرێ بڵێوانی ڕاست ناکە کەسیان جورئەت ناکەن قسە بکەن، هەمووی شەریکی دەسەڵات، هەر هەمووی. ئەمە بەشێکی تری بۆ خۆیانە بن. مەسەڵەن کۆمەڵێک زەوی نەیابێت لە هەولێرا بۆ ئەتوام دیاریکەم بای 8 ملیار دۆلارە، هەر خۆیان بردویان. ینی ئەوەی وتما یەکێ 6,000 دۆلار 1600 دۆنم و 200 دۆنم بەرامبەر هوتێل ڕۆتانا و فلان کاکە لە هەولێر پرۆژەی خۆیانێ 14 دەریاچەی دەستکردی تەیە 77 بیری زۆر قوڵ لێدا هەولێر خەریکە خینکە. لە سلێمانیشێ ئێستا مۆدیلێتر لە خراپ لە سلێمانی دەستی پێکردووە مەترکردنی نایاسایی واتە یەک شەقڵ بە لە شارەوانی مەسەن بۆ مەسەر 100 مەتری سلێمانی حسێب بکە هەر لە ساحبستیە چتە خوارەوە پشتی هەواری شار حسێب بکە ڕاپەڕین حسێب بکە زۆر شوێن. ئەمان چیەکەن فەلاحەکە بانکن فەلاح زەوی کشت و کاڵیە تۆ 20 دۆنمت هەیە 48 مەتری بۆ حسێبەکەن تاوا بڕۆ خۆیان کۆمپانیایەکەیە لە سەر چناردایان ناوە کوڕێکی تریشەیە ناوی هینە خەڵەفی ناوە مهندیسە چییە خەریتەوشتی بۆ دروستەکەن بە ناوی هێزی پێشمەرگە و چەکدار و فەرماندەی و دژە تیرۆر و چیوچیوە تەمان بەشەی کەمێتن بەشێکی زۆریە فرۆشیە فۆرمی بۆ دروستەکەن لە بازاڕای فرۆشن هەفتە هەبووە بای 7 ملیۆن دلار 6 ملیۆن دلاریان فرۆشتووە باشە لە بازاڕای فرۆشن ئەم فۆرمانە کە لەو کۆمپانیا بۆ یەکەن باشە هەیە من و ئەوەکەیتر موسا و فڵان ینی ناوەکان هیچی ناوانە هیچ بەرپرس نین کاقوباد و کاک باڤڵ بەرپرسن لێ باشە تەواو ئیتر ئەم فۆرمە ئەیبەن بۆ لای شارەوانی ئەو شارەوانی چوارچە یەکسەر ئیجازە بیناشی پێدەن کاکەیتە من نە ئاوی هەیە نە کارەبای هەیە نە ئاوەڕۆی هەیە نە خزمەت گوزاری هەیە بە سەدان زەوی توجاریان لەسەر ئەو جادە فرۆشت زەویە بە 15 دەفتەر 20 دەفتەر هەتا 100 مەتر کورە ئەعلانی بۆکەن ئەڵێ 20 زەوی توجاریمان لە بەردەمایە فۆرم کاکە چیە پێیدای ینی ئەمانە ئوستاز ئەم وڵاتەیان بەس بۆ بردننی سەرۆت و سامانەکەی ئەوێ خەڵک و شار و ئایندەی وڵاتلان هیچ بەهایەکینەوە زۆر باشە ئێستا ینی جۆرێک لە بۆچوونێک دروست بووە کورە زۆر خراپە چۆن زۆر باشە ئەم دۆخی شەڕە هاتووەتە ئاراوە جەنابیشت هەندێک پۆستت هەبوو لە سەری و قسەت کرد لە سەری ینی دەڵێی لە شوێنێکاڵێ ئەوەی ئەگەر دڵخۆش بێ بەم ئالۆزی شەڕوانە ئەو پەڕی دەبەنجیە با من پرسیارەکەم وابێ بۆ جەنابەت ئێستا پێیان وایە بەشێ لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەم شەڕە دۆخی سیاسی عێراق تاو تێکەچێت و ڕەنگە کۆمەڵێک سیاسی لەناو بچێت و هەندێکی کە بێتە شوێنی و هەرێمی کوردستانە و کاتە خۆ بەخۆ دەتوانێت بۆ نمونە بگەڕێتەوە سەردەمی 2014 و 15 و 16 نەوت بفرۆشێت و خۆی ئیداری خۆی بکات و کاتە بەغدا دەبێ مەمنونی هەرێم ببێت ئەمە ڕوو ئەدا ینی ئێستا خوێندنەوەیکی وا هەیە بەڕاستی وەڵایی کاک سامان ئەمە لە خەیاڵەوە نزیکترە فعلەن ئەوەی تۆ بوو هەندێک خەڵک پێی وا بوو هەر لە دوو ڕۆژی یەکەمە ئێرانە ڕوخێ کە ئێران ڕووخا عێراق و ئەوی نێ حەشتی شعبی و حەشت و چیوچی ئەوەشە ڕوخێ فەرمو ئەڵێن وەرن و ڕەنگە دەوڵەتی کوردیش دروستکەوە باوەڕکە بە کاکە من دهێوا لێک نەدرێتەوە ئێمە دژیەوەین کورد دەوڵەتی هەبێ ئەوە ئامانجە باڵاکەیە بەڵام زەمینە سازی نییە ئامادەکاری نییە تۆ پایەکانی دەوڵەتت دروست نەکردووە ئەوەی دژی دروستکردنی دەوڵەتە یەکێتی و پارتین یەکێتی و پارتی 33 ساڵە ئامادەنین هێزێکی نیشتیمانی دروستکەن سوپایەکی نیشتیمانی ئەڵێن حەزبە بە هێزی چەکداری هەبێ ئەڵێن خۆشمان حکومەت بین نابێ هەر حکومەتەی بێ حەزبەی بێ یەکێتی و پارتی ئامادەنین 33 ساڵە دادگایەکی نیشتیمانی دروستکەن پێیان وایە دادگاشە بێ لە ژەڕ کێفی حەزبا بێ یەک سەرۆک زانکۆش نییە ناحەزبی بێ لە وڵاتە یەک مدیر مەکتەبیش نییە ناحەزبی بێ یەک مدیری بنکەی پۆلیسیش نییە نیشتیمانی بێ واتە من و تۆ پێمان وا بێ فعلەن ئەمانە نوێنەرایەتی ئێمە شەکەن ئەمانە خۆیان نەنا ئەوە زیاتر لە خەیاڵاتێکەوە نزیک بووە ئایا ئەگەر
ئەگەرە طبعاً دوو ئێران بڕوخەیانە خێر ئەم شەڕە هەر درێژە بکێشێ و بمێنێتەوە عێراق شەگرێتەوە یانە ئەگەر عێراقیش بگرێتەوە و عێراق ئەندێشتی هەیە شیعەت وەک مەترە لە عێراقا مەسەن سیستانیە و مەرجەعێکیان هەیە و بەیانێ دەرەکەەوە هەمووی لە دەوری کۆ بێتەوە وانە هەمان شتەکە یعنی قەت ئەو دەرفەتە بۆ کورد نایەتە پێشەوە لە 2023 بۆمان خوڵقایەکێتی و پارتی چیان کرد لە 2023 خۆ سەدام نەمابوو هیچ موسسەیە لە عێراقا نەمابوو وانە هیچ نەمابوو چۆن تەعاملیان لە خەمیان ئەوە بوو چۆن زۆرترین پارە بێرن چۆن لە بینی خۆیانە بەشیکەن چۆن ئەوەی بۆ بکەن بۆیە ئەسڵەن گەیاندنی ئەم پەیامە بە عێراق کاک سامان دوژمنداری بەرامبەر بە هەرێمی کوردستان و خەڵکەکەی زیاترەکە کە ئێمە چاومان لەوەی ئێوە بڕوخێن و ئێمە بینە سەر کەلاکەکەتان تۆ تەسەورەکە ئەگەرم پەیامی لەو دوژمنداریە یا هەم بەرامبەر بە عێراق خۆم بەرامبەر بە ئێران من لە نووسینەکانتان لە قسەکانتان درک بەوە کەم لەبەرەوەی ئستازگیان لەبەرەوەی ئەزین چۆنە خوب تۆ کەرەستەیەم شەڕەت پێە مەسەلەن خۆ بابەت ئەوە نییە ینی ئێستا بەسەرم بۆ من و تۆ هێزی چەکدار ڕەوانیە وانە دروستی شیکەین سبینە بە ناوی تیرۆستۆمان دەمن محکەمە بەڵام بۆ یەکێتی و پارتی سەهەیەە و ڕەواشە ئەمەش هەمان شتە واقعێکی سیاسی عێراق بتێ و نەتەوێت دەوڵەتە دنیا تەعاملی لەگەڵاکە باشە بتەوێ و نەتەوێ احتیاطی نەوت و دۆلار و سوپا یەک نیاشتی هەیە بێزەحمەت ئێوە لە هەرێمی کوردستان چیتان بۆ ئێمە و خەڵکەکەی بنیاتناوە سوپایەکت نییە ناتوانانی موچەی نیومانی خەڵک بدەیت سەرباری ئەوش ئەڵێ نزیکەی 30 میلیارد دلار قەرزارم باشە جوگرافیای ئێمە دیار نییە کاکسام یعنی بێزەحمەت سنووری هەرێمی کوردستان کوێیە سنووری هەرێمی کوردستان ئێستا دیار نییە باشە بۆ دەی دوژمنداریەک دروستەکەی هەڕەشەیەک دروستەکەی کە ئەو سەریت لێ دیاردی مەسەن بۆ نمونە نزیکەی 2 هەفتە پێش ئێستا کاکوشێر زێباری بە عێراقی وت بەس مەعاش نەنێرن ئەم 2-3 ڕۆژە بزانن چیتان بەسەرێنین چی و بەسەرهێنان کاکە چی و بەسەرهێنان ئەم جار لە عێراق شتی نەفسی زۆر دەوری هەیە ئەم هەڕەشە زیادانە خراپە هەڕەشە مەکە کاکە کەی توانی دەوڵەت دروستکەی ئەعلانی کە کەی توانی خەڵکەکەی خۆ بەڕێ و بەر و پێویستی بە عێراق و هیچ کوێنەما بیکە بەڵام هیچ کەرەستەیەک نییە بەس هەڕەشەکەی ئەمە هەڵەکەیە کاک سامان تۆ سەیریکەم سەیری ئەمەکە وڵاتانی خلیج سعودیە بە تایبەت ئیمارات قەتەر ملیارەها دۆلاریان تریلیۆن عەقدی اقتصادی و بزنسیان لەگەڵ ئەمریکا هەیە وانە وڵاتی زۆر گەورە و کاریگەریشن هاتە ئیعلانی دژاتی ئێران کەن لەم شەڕە نەخێر لە کاتێکە ئێران نەیاری ئەوانە ها لە ڕووی اقتصادیەوە ئێران حیساری لەسەر نەمێنێ زۆر پێشکەوتوتر لەوانەیە بێلەوان وانە لە ڕووی نەوت غاز چی نایکە کەرەستەشی پێ بۆ معلوماتی لەبەرەوەی لە تەنیشتایە ئەم وڵاتە بار ناکە هەرکەی تۆ زانیت ڕووخا کۆتایی پێهات ئەتوانی استراتیژیەکی تر بۆ خۆت داڕێژەوە سیاسی ژیر زۆر هەڕەشە ناکە سیاسی ژیر پلاندانێ بناغی کارەکەی جێگیرەکە هەنگاوی عملیێنێت من لەم شوانە مقابلەی کاکە حەمەم کرد شتێکی وت بەڕاستی جێی سەرنج بووتی ئەمریکا قەت جێی متمانە نیە و 2-3 جار هەر بەو نەسە ئێمە یاوە بەشوو هەم لە ڕیفراندۆم و هەم پێش ڕیفراندۆمیش یا ئەو زیاتر مەیلی بەلای ئەوە بوو کە ئێران دراوسێمانە هیچ نەبێ دۆستیشمان بووە بن با پرسیارەکەم وابێ بەڕاستی ئێمە ئەبێ خوش بە ئەمریکا ببەستی من پێم وانە ئەمریکا وڵاتێکی گەورە و گرنگە ئەمریکا قەت ئێمەی نەداوە بەشوو ئەمریکا لە ڕیفراندۆمە ئۆکەی بۆ ئێمە کردوتی بڕۆن ڕیفراندۆم کەن پشتیوانی تارەکەم نەی کرد کە نەشی کرد دژایەتی نەکردی دیفاعی لێ نەکردی یعنی ئینسان هین بڵێ ئەمریکا وڵاتێکی زۆر گرنگە یعنی تۆ لە مستەوای یعنی هەر بابەتەکە قابلی مقارنەکردن نیە بڵێن ئێمە دێین دژی بەرژەوەندیەکانی ئەمریکا قسەکەین یا کێشەی بۆ دروستەکەین یا ئەوەی بۆکەن کاکەوان ئەم شەڕ و معادلاتانەی ئێمە نین ڕاست هی ئێمە نین یەکێتی پارتی ئێسش لەسەر مدیر مەکتەبێش ناکۆچیانە باشە ئێسش سنووری دێ ئێسش لە زۆنی زەردۆسارێ بڕۆ بۆ زۆنی سەوز ئەبێ سەرانە بدا
ئەم معادلەتە گەورانە هی ئێمە نین کەی بەژێرخان توانیمان ئامادەکاری تەواو بوو لە بری هەڕەشەکردن ئەعلانی دەوڵەتەکەمان بۆ بکەن با پشتیوانی کەین بەس تۆ کار هەڕەشەیەکەی هیچی پێ نەکرێت دوایی بەزەرە دەشکێتەوە بەسەرتا بەزەرە دەشکێتەوە بەسەرتا. کاک عەلی تەسەورەکەی بەم دۆخەی ئێستاوە هەم ئەمنیەکەی ئەم سیاسیەکەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجام بدرێت؟ کاک سامان ئەمێنێتەوە وەستانی ئەم شەڕە ئێستا ئەوەی کە متابعەکرێت دوو تەحلیل هەیە یا وەستان لە زووترین کاتا و ئیتیفاقکردن یا کۆتایی پێهێنان. ئەجێندای ئەمریکا ئەوە نییە ئەم شەڕە وەکو شەڕی رووسیا و ئۆکرانیا درێژە بکێشێ. لە هەمان کاتا ئیسرائیل ئێران هیچ لە 1970 خۆی خەڵکی ئێران هەر لە وەزعێکی خراپ و اقتصادی و نەبوونی و ئەوانەژی بەڵام خەرجی ڕاستەوخۆی ئەم شەڕە لەسەر ئیسرائیل ڕۆژانە نزیکە 700 ملیۆن دۆلارە جگە لە زیانە ناڕاستەوخۆکان کە داڕوخانی اقتصادیە تێکچوونی ئیستثمارە وانە تێکچوونی مەبانیە چیچی ئەوانش ملیارەها دۆلارە خەمڵێ بۆیە ئەم شەڕ درێژە نابێت درێژە بکێشیە یان بە ڕێککەوتن ڕوئای ئەوان ئەوەیە یان بە کۆتایی هێنانی سیستەمی حکومڕانی لە عێراقا ئەسڵەن ێستا مناقشەی ئەوەش هەیە ئایا ئەمریکایەتە ناو شەڕەکە هێنانی ئەو کەشتیانە بۆ چییە لە ئەو بنکەوبارەگانەیەدا کە پێی وایە چەکی ئێوێ چەکی ئەتۆمی تیا بەکاربێنێ دۆخە زۆر ئاڵۆسە یعنی بۆیە ئەگەر تا دوو هەفتەی تر ئەم بابەتانە ڕێک بخرێتەوە و کۆتایی پێبێ بە تایبەتی ئەگەر بە ئیتیفاق کۆتایی پێبێ اتفاق کۆتایی پێبێ هەڵبژاردننی عێراق لە کاتی خۆیاکرێ ڕەنگە هەندی هەنگا و دواکەوێ بۆ نمونە 24 مانگ کۆتاوادەیە بۆ تەسلیمکردنی ناوی کاندیدەکان ئەبێ دواکەوێت جان لە مەشا خاڵێکی تر هەیە ئەمەیە من پێم وایە ئەوەی من تێگەیشتوم تا 24 مانگ حکوومەتی عێراق موچە نانێرێ ئەگەر بشنێرێ لەوانەیە سولفەیە قەرارێشتێ 24 شەش بۆ ئەو تەوقیتە سیکە بۆ ڕەبتەکەمەوە کاکسامان 24 شەش وادەی کۆتایی تەسلیمکردنی ناوی کاندیدەکانە بۆ بەشداری لە هەڵبژاردننی عێراق پارتی هەڕەشەی زۆر قورسی لە عێراق کردووانە ئەگەر موچە نەنێری کێشت بۆ دروستەکەم ڕەنگە بکشێمەوە فلان باشە موچەی نەنارد هیچ کارتێکە بەرامبەر بە عێراق بەکار نێنە ئێستا لیستی کاندیدەکان تەقدیمەکەی ئەچیتە پرۆسەیەکەوە لەگەڵ هەموو ئەو هێزانەی کە پێت وایە دژی کورد و هەریەمی کوردستان و خەڵکەکەی و بەرژەوەندەکەین چۆن ئەمەش بابەتێکی ترە لە ئەگەری بەشداری بەشێکی حەقیەیە بە جۆرێک لە ئیتیفاقی سیاسی بۆ حکومڕانی داهاتوو یا هاوپەیمانێتی لە بەڕێوەبردنی حکوومەتە من یەک شتەیە ئەگەر پارتی بەشداری نەکا ناتوانێت هەڵبژاردننی عێراق ڕاکرێ ئەگەر عێراق خۆی بیکە واتە لەبەر شەڕنە لەبەر کێشەنە لەبەر بایکۆتی پارتی عێراق هەڵبژاردن ڕناکرێ چکە پێشتر لەبەر سونەش ڕای نەگر لەبەر سەدریش ڕای نەگر وانە لەبەر سەدریش ڕای ناکرێ لەبەر پارتی ڕایەگرێ من وای نابینم کەواتە کاردانەوەی پارتی چییە بێت یان نەخێر پارتی واز لە هەڕەشەکانی یەنێ واز لەوەیە نیە کە لە عێراق سزای هەرێمی کوردستان و خەڵکەکەیەدا مەعاش نادا واز لەوەیە نیە بڵێ ئەم هێزە عێراقیانەی کە ئێستا سوڵتەیان بەدەسە دژی خەڵکی کوردستانن واز لە هەموو ئەمانەیە نیە گوتارێکی تر دروستەکە بەو گوتارەوە دێ بەشداری هەڵبژاردنەکە لەگەڵیانە بە بۆچوونی جەنابێت ینی کێشەی موچە بەڕاستی چارەسەرە بێ بۆ ئەم هەشمانگە یا هەر ئەوەیە کە جەناب تەڵەی مانگی 5 درێت لە 24 شەشا و ڕەنگە موچەیەک ینی ئەگە کاگعلی بەم دۆخی کاوا خوێنرێتەوە تا کۆتایی ساڵ خۆتە زانی عێراق لە کۆتایی خەڵک بەرگە ناکرێ هەر بەجددی ینی دوای دووسێ موچەیە ئەفەوتێ ئەگە بەم دۆخە بەم شێوەیە بڕوە ئەو حسابی خیتامی داخە خۆکومانی 25 دوانزەی تر وەکو خۆیاڵێ پێش ئەم شەڕە جوودێ هەبوو ئەم شەڕی
ئیسرائیل و ئێران جهدی هەبوو اتفاق بکرێتەوە داهاتەکان بە ڕێکوپێکی بدرێتەوە نەوتەکە بدرێتە سۆمە و هەر بەرمیلێ $16 و مراجعی هەندی عقود و شت بکرێ ئەمەش تا ڕادێک سڕ بووە اتفاقیە هەرچەند ڕەنگە شەڕەکە ڕابگیرێت باشتر بێ ئەم اتفاقی بکەوێتەکە بەڵام هەشتمان خەڵک ناتوانێت بێموچە بێ بەڕاستی هەشتمان و ئەوەی کە هەیە تا ئەم ساتەی کە من و تۆ قسەکەین یەکێتی و پارتی مەسرور بەرزانی و قوبات تاڵەبانی هیچ ئامادەکاریەکیان نییە کە عێراق موچەی نەنارد بەلایکەمەوە هەفتەی ئایندە دادگای فیدراڵ خۆیان بێن موچە بدەن خەڵک چۆن بژیانی خەڵک چۆن ژیانکە لە من وەرگە هیچ ئامادەکاریەکیان نییە ئەوە باوەڕان کاکسان دەست ناکەنە گیرفانیە ئەگەرەکە و ئیتیفاقیە ئەبێ بکرێت لەسەر نەوت و داهاتی ناو یانێ بێ ڕادەست کرێ چونکە وەزیری دارایش بەڕوونی وتوویەتی ئەبێ قەراری ئەو من پێم وایە ئەوەی دادگای فیدراڵیش کە تەخیرەکرێ زەمینە بڕەخسێ بۆ ئیتیفاقێک ئەو جا دادگای فیدراڵ قەراردا دادگای فیدراڵیش وەکوتمان نوێنەرەکانی چۆنن چۆن بەشکراوانە قورسە بڵێ بەبێ داهاتی ناوخۆ نەوت و هەرە بێ موچە بدەیت باوەڕ کە زۆر قورسە سیاسیەن لێی ناگەڕێن یانی ئێمە لەم هەفتەی شاد چاوەڕێی موچە نەکەین کاگالی بەداخەوە ئەگەر جهودێکی گەورە بکرێ بۆ ئیتیفاق ئەو کاتەمەکە ئەینا وە لەسەر ئەم سکەی ئێستا بێ یعنی وەکو ئەمڕۆ دوێنێ بێ ناخێن من زۆر سپاس دەکەم کاگالی حەمەد ساڵح بڕیادەری ڕەوتی هەڵوێست کە بەشوی لەگەڵم بوو زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکەم بوو بەخواتان ئەسپێنم